بیرۆکەی دروستکردنی مای ئۆکیژنس لەوە هات ساڵێک لەمەوبەر سیرمان کرد کە تەکنۆلۆجیەکی دیاریکراو نییە بۆ داواکردنی گوڵی سروشتی و دیاری لە کوردستان و عێراق. خەڵکی کوردستان و عێراق بۆ داواکردنی گوڵ و دیاری بۆ بۆنەوە ئاهەنگەکانیان پێویستە کە بچن بۆ دوکانەکان و هەنێک کات خەڵک کاتی ئەوەی نییە کە بچێ بۆ دوکانەکان لە کاتی بۆنەوە ئاهەنگەکانە. خەڵک ئەتوانن لە ڕێی پلاتفۆرمی مای ئۆکیژنسەوە بە ئاسانترین شێوە ئەکاونتی خۆیان دروست بکەن و چەندین جۆری چەپکە گوڵی ئامادەکراو لەگەڵ دیاری ئەبینن. ئەتوانن ئەو چەپکە گوڵە و دیاریانە هەڵبژێرن کە بەدڵیانە و کات و شوێنی دیلڤەری دیاری ئەکەن لە کات و شوێنی مەبەستا ئێمە بۆیان ئەگەیەنین. من لە سۆشیال میدیا سەیری چالاکیەکانی ڤین فاوندیشنم ئەکرد و ئاگاداری چالاکیەکان بووم و لە ڕێی سۆشیال میدیاوە بە پرۆگرامی پرۆژەی بچووک ئاشنا بووم کە بینیم من پێشتر بە دوای پرۆگرامێکی ئاوا ئەگەڕام بۆ بەرەو پێشچوون و گەشەکردنی بزنسەکەم. بڕیارم یا داواکاری پێشکەش بکەم و بانکرام بۆ ئینتەرویو بە دوو ئینتەرویو ئینجا پرۆژەکەم قبوڵ کرا. لە کاتی بەشداریکردن لە پرۆگرامەکەیە کۆرسی هەفتانەمان هەبوو کە مامۆستای بیانیمان هەبوو. مامۆستاکان هەریەکەیان لە بوارەکەی خوانە شارەزایی باشیان هەبوو. فێری ئەوان کردین کە چۆن بزنس بەڕێوەبەری پلانی یەک ساڵی خۆت دابنی، فێری مارکتینیان کردین، فێری کارگەڕی کاریان کردین، شتێکی زۆر باش بوو. لە کاتی بەشداریکردنم لە پرۆگرامی ڤین فاوندیشن هاوکاری دارایی و کارگێڕی و یاساییم بۆ دەستەبەر کراوە و لەلایەن کەسی شارەزاوە ڕاوێژمان وەرگرتووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هاتۆتە بەردەممان. بزنسەکەم لە ڕووی مارکتینەوە زۆر بەرەو پێشچووە. خەڵک لە ڕێی ئەم پرۆگرامەوە زیاتر بە بزنسەکەی من ئاشنا بوون. پلاتفۆرمەکەم ئێستا بە باشترین و ئاسانترین شێوە ئیش ئەکات و ئامادەیە بۆ وەرگرتنی هەموو جۆرە داواکاریەک. پلانی من ئەوەیە کە گەشە بە پرۆژەی مای ئۆکیژنس بەم بچینە شارەکانی ترەوە بۆ ئەوەی هەر کەسێک گویستی لە شارێکەوە بۆ شارێکی تر گوڵ و دیاری بنێرێت، ئێمە بتوانین بە ئاسانترین شێوە ئەو کاریان بۆ بکەین. من زەریا سەلاح خاوەنی پرۆژەی مای ئۆکیژنس